هەندێک کاریگەرمان کردووە لە هەندێک لە بوارە سەرەکیەکانی سیاسەتی نێودەوڵەتی بەتایبەت ئەوەی جۆری هەرێمایەتی. من باسی سووریا دەکەم و ئەوەی پەیوەندی هەیە بە مەسەلەکانی عێراق. بە دڵنیاییەوە چارەسەری قەیرانی سووریا بەڕای من هەنگایەکی زۆر گرنگمان ناوە لە میانی کۆبوونەوەکانی ئیستانبوڵ کە داوا کراوە ئاگربەست لە سووریا ڕابگەێنرێت. سەرباری هەندێک ڕوودا و کە تا ئێستا ڕوودەدات هەردوو لایەنی ململانەی سووریا تێبینی داواکاریەکانیان کرد و ئۆپراسیۆنە سەربازیە فراوانەکان وەستان. Ortak çabamız sahada nisbi sükunet sağladı. Ancak girişimlerimizin esas... هەوڵە هاوبەشەکانمان ئاشتێکی ڕێژەی لە گۆڕەپانی لیبیا هێنایەدی. بەڵام بەرهەمی گرنگی کارەکانمان هەڵدەگرین بۆ کۆنگرەکەی بەرلین. ئێمە درک بەو لێ پرسراوێتیە دەکەین کە بەڵێنمانداوە لەبارەی ئەگربەست و ڕاگررتنی شەڕ و هەوڵێکی زۆرماندا بۆ قایلکردنی فای سەراسەرۆکی حکوومەتی لیبیا و ئێمە سوپاسگوزارین بۆ قبولکردنەکەی. پێویستە ئاگربەست و گەڕانەوە بۆ پرۆسی سیاسی لە کۆنگرەکەی بەرلین زامن بکرێت لە پێناو چەسپاندنی ئاشتی و سەقامگیری لە لیبیا لەگەڵ جێبەجێکردنی قۆناغەکانی دیکەی پێوەست بە پرۆسی سیاسی و چارەسەر. زۆر پێویستە خەلیفە حەفتار سنوورێک بۆ هەڵوێستە دژمنکارەکانی دابنێت. Ve çözümün diğer evrelerinin uygulanabilmesi için Hafter'in saldırgan tutumunda sona ermesi gerekmektedir.